دکتۆر ئەمیر نامق چاودێری سیاسی و مامۆستای زانکۆ. سڵاو لێ بە دکتۆر بەیانی و باش سپاس کە بەم بەیانێ لەگەڵمانی. بەیانتان باش، بەیانی بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی کورسات باش. زۆر سپاس دکتۆر. باسم لەوە کرد کە بزانم ئەم کۆدەنگیەی کورد کە لە ئێستاداوە بە تایبەتی باشووری کوردستان چ کاریگەریەکیە بێ لەسەر جیهان و دەوڵەتە زلهێزەکان بۆ ڕاگرتن و گۆڕانکاری لەسەر ئەم بارودۆخەی کە لە ئێستا لە ڕۆژئاوای کوردستان ڕوودەدات؟ سەرەتا سەر ڕێز و نەوازش لادەنێوێنین بۆ شەهیدە قارەمانەکان و ڕێز و سڵاو بۆ سەروانان، بۆ ئەوانەی کە لە سەنگەری خەبات و بەرگری خاچی پیرۆزی کوردستان لە خوشکبراکانمان لە ڕۆژئاوا دەکەین و دەستخۆشیش لە تەواوی گەلی کوردستان و شەقامی کوردستان و کوردان لە تاراوگۆ و لە هەموو وڵاتانی ئەوروپا کە بە یەک دەنگ و بەهەستی نەتەوەیی بە یەک ڕیز پاڵپشتی خوشکبراکانمان دەکەن. ئەم یەک ڕێزی و یەکبوون و پشتیوانی و با بڵێن ڕێپێوان و تەزاهورە جەماوەریەی لەسەر ئاستی دنیا و لە شارەکانی کوردستان لە پارچەکانی کوردستان کە ڕوویدا و لەو نێوەندەدا لە شارە گەورەکانی وەکو هەولێر، سلێمانی و هەژانێکی زۆر گەورە بوو و لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵات و لە ئەوروپا ئەمە هەژانێک بوو، تەکانێک بوو بۆ بە دنیای دەرەوە بەوانەی کە نازانن وشەی مرۆڤایەتی چیە، بەوانەی کە تا ئێستا ڕەچاوی ئەوەی نەکەن نزیکی 50 ملیۆن کورد بوونی هەیە، خاوەن خاک و مافی خۆیەتی لەسەر خاچی خۆی دەربەدەر دەکرێت، دەکوژرێ بەدەستی تیرۆریستەکان، بەدەستی شەبەچێرەکان، بەدەستی داگیرکەرەکان، هەموو شتێک لایەن ئاسایی بێ لە پێناو بەرژەوەندەکانی خۆیان دەست بە سەرقوت و سەرۆت و سامانی ئەو خاچی کوردستان دابگیرێ، قەتل و عام و ڕەشەکوژی ژن و منداڵ و کەسوکاری ئێمە بکرێ وەکو گەلی کوردستان لە پێناو بەرژەوەندەکانی خۆیان. پێیان گوترا گەلی کوردستان، پێیان گوترا گەلی کورد، نەتەوەی کورد لە ناو ناچێ بە ئەنفال و چیماباران و دەیان و سەدان جار پاچە پاچەکردنی کوردستان لە ناو نەچۆ لە ناو ناوچێ گەشە دەکا. ئەمڕۆ سەردەمەکە جیاوازە، سەردەمی هەڵۆشانەوەی مەعادی سیڤەر نییە، سەردەمی لۆزان نییە، سەردەمی شەڕی عێراق ئێران نییە، سەردەمێکە دنیای مرۆڤایەتی و تەکنۆلۆژیای زانیاری هەموو حەدەسە و ڕوودا و ناخۆشەکان و تاوانەکان دەبینن. لەبێ گەلی کوردستان چێتە قبوڵی ناکا. کاتی ئەوەیە ئەو خۆپشاندانانە ئەو گروتین و حەماسە بەردەوام بی دنیای مرۆڤایەتی دێنێتە هەژان. ئەوە تا کۆنگرێسی ئەمریکا، نەتەوەی یەکگرتوەکان، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و بەشێک لە وڵاتان تێنە سەر خەت دەبێت ناچاریان کەیت پەشیمان ببنەوە. باشە مامۆستا بیر و بۆچوونێک هەیە کە دەوترێ ئەم خۆپشاندانە هیچ کاریگەریەکی نابێ و تەنها کات بەسەربردنە و هیچ کاریگەریەکی لەسەر دەوڵەتە زلهێزەکان نابێ. چیت هەیە لەسەر ئەم قسەیە؟ ئەمەی ئەم بیر و بۆچوونەی هەیە من پێم وایە لە دنیا تێنەگەیشتووە، لە واقعەکانی ئێستا تێنەگەیشتووە. ئەو دۆخی ئێستا لە هەرێمی کوردستانی ئەگە بە نمونە بێنینەوە، ڕاستە خەبات و تێکۆشان و شەڕی با بڵێن پێشبەرگان و شەڕی نەتەوەیی و دیفاعکرد لە خاچی خەڵکی کوردستان و دایان شەهیدماندا ڕاپەڕین سەر تاسەری کوردستان ئەنجامدا و بە کەرکووچی قودسی کوردستانیش ئازاد کرا. بەڵام ئەوەی کە کۆڕەوەکە دەوری بینی، کۆڕەی ملیۆنان خەڵکی کوردستان کە بوو بە هەوەرکاری ئەوەی ناوچەیەکی ئامینە چوارچێوەی هەڵی 36 دابین بکرێەوە قەراری پێدەربچی کە ئەو منتیقەی پێویستە پارێزرا بۆ گەلی کوردستان بەقەت هەموو خەبات و تێکۆشانەکە ڕۆڵی خۆی بین لە دنیای مرۆڤایەتی. من پێم وایە ئەو تەزاهورە جەماوەریانە شانبەشانی خوشکبراکانمان کە ئێستا لە سەنگەری پێشەوەن شەڕ دەکەن، داکۆچی لە خاچی کوردستان دەکەن. ئەم تەزاهورە جەماوەرن، ئەو ڕێپێوانە گەورانە، ئەو ڕێپێوانە ئاشتیانە بە ئاڵای پیرۆزی کوردستان لە سەرانسەری دنیا بە شێوازی جیاجیا، بە چالاکی جیاجیا، من پێم وایە ڕۆڵ و کاریگەری خۆی هەیە. ئەگەر وان نەبووایە بە دڵنیایەوە چیان کرد لە ئەفرین چەند ساڵە پێشتر، چیان کرد لە حەلەب لەم ماوەیە، چۆن کچە ئازا گەنجەکەی ئێمەیان لەسەربان هەڵدا خوار و قەتل و عامی کەسوکارەکانی ئێمەیان دەکرد و گەلی کوردستان ینی دەستیان نەدا پارێز لە ژن و منداڵ و خەڵکی پەککەوتە لە گەنجەکانمان بە دڕندەترین شێوە تیرۆریستەکانی پاش ماوەکانی داعش و ئێستا بە ناو فۆرمێکی تر هەر ئەوان هەر ئەو تیرۆریستانن ئەو قەتل و عامی و خەڵکی ئێمەیان دەکرد. ئەگە ئەو ڕێپێوانە جەماوەریانە نەبایە کە دڕی بەشەوە زەنجی ئەو عەقڵەتە تاریک پەرستە هێنا کە ئەمڕۆ خەریکە بەرەو ئاراستەیەش کە دابڕوە ئومێد دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوو ئەنجامەکانی بەرەو باشی بڕواوە ئومێد دەکەم بەردەوام بین لەو هەڵمەتی خۆپشاندانانە ناڕەزای دەربڕین و هەوڵدان بۆی دەگمان بگاتە هەمونەتەوە یەکگرتوەکان، کۆنگرێسی ئەمریکا، وڵاتانی دۆست و گوشار لەسەر دراوسەکانیش بکرێت. چونکە تەجەموع و کۆچی بە کۆمەڵ کۆجڕی بە کۆمەڵ و تەجەموعی جەماوەری
هەم یەکێتی ئەوروپا هەم دنیای دەرەوە ئاسانیە بتوان قبوڵی بکەن. بەڵێ مامۆستا سەبارەت بەوەی کە گەنجانمان و بەشێکی زۆر لە پێگەشتوەکانی دەتوانین باز لەوە بکەنەوە کەسانەشی کە بەتەمەنن سیمبولی کەزیان واتە ئەنجامدانی و دروستکردنی کەزی بە پرچیان ئەمەیان کرد بە سیمبولێک و پیشانی تەواوی جیهانیاندا کە ئەگەر کەزیەک بە بڕەنسەد کەزی دەهۆننەوە و پشگیری لە کوور دەکەن چیت هەیە بۆ ئەمە و وایان کرد کە کاریگەری لەسەر دەوڵەتەکانی تر هەبێەوە لە پەرلەمانی ئەوروپاژێکێک لە ئەندام پەرلەمانەکان کەزی بە قژی خۆی کردووە جلوبەرگێکی عەرەبی لەبەر کرد لە کاتێکە کە خۆی بەڕێگەز عەرەبە و پاڵپشتی خۆی پیشاننا واتە ئەمە کاریگەریەکی زۆری نەبووە کە تەنها لە ڕێگەی سۆشیال میدیا و میدیاکانەوە و ئێمە تەنها کەزیەک بنوێین بهۆنینەوە کاریگەری دەبێ واتە تەنها بچووکترین شتی خۆمان و هەرچەندە ئەمە زۆر گەورە بووە سوکایەتی بوو بە یەکێک لە تاکی کورد بەڵام ئێمە نەمان هێژۆک و سوکایەتی بمێنێتەوە کردمان بە ڕەمزێک و بە سمبولێک بۆی کە بە جیهان بڵێن کە چۆن غەدرمان لێکرێ ئەمە تا چەند کاریگەری هەبووە دەستت خۆش بی ئەم کەزیە بوو بە ڕەمزی مقاومەت بوو بە ڕەمزی ئەوەی ئێمە وەکو گەلی کوردستان نەک تەنها پیاوەکانمان لە سەنگەری پێشەوەن ئەوە تا خوشەکانمان کچەکانمان ژنەکانمان شانبەشانی براکانیان شانبەشانی باوچیان شانبەشانی کوڕەکانیان کچە گەنجەکانمان لە سەنگەری پێشەوەی خەبات تێکۆشان شەڕ دەکەن تا دواهەناسا لە پێناو بستێک لە خاچی پیرۆزی کوردستان لە 2010 بەسەر بەرزیەوە شەهید دەبن بە زیندوێتی غیرەت و جورئەتی ئەوەیان نییە سێری چاوی ئەم کچە گەنجانی ئێمە ئەو کوڕە قارەمانانە ئێبەش بکەن بە بردوێتی سوکایەتی بە تەرمی پیرۆزی شەیدەکانمان دەکەن کەزیەکە دەبڕن ئەو هەڵبەتە پاڵپشتیەی کچان و ژنانی ئێمە لە کوردستان و لە دنیای دەرەوە بوو بە هۆکارێک ئەو سەردەمانەمان دێنێتەوە بە یاد کە لە پێشمەرگایەتی پێشمەرگەیەک شەهید دەبوو براکەی یان کوڕەکەی دەیوت بۆ ئەوی شوێنەکەی چۆڵ دەبێت دەستی داچەکەکەی ئەگەر کەزیەک دەبڕن ئەگەر کچێکمان شەهید دەکەن هەزاران کچ و ژنی ئێمە بەڕێوەیە لەسەر هەمان ڕێچکە و خەبات تێکۆشان شەڕ دەکا واتە کەسێکمان شەهید دەبی کۆتان نییە نەتەوەی کورد لەناو ناچێ بوو بە با بڵێن بوو بە لوتشکاندنیان بوو بە پۆتشکاندنیان ڕەتدانەوەیەکی بەهێز بوو لە دنیای مرۆڤایەتی هەژان ئەمە بوو بە ڕەمز تازە چۆن ئاڵای پیرۆزی کوردستان لای ئێمە ڕەمزێکە ئەمە ڕەمزێکە لە خەبات و تێکۆشان هەر کاتێک ئێمە ئەو کەسێ دەبینین موچرک و ئازار بە لەشماندادێ لەبەرەوەی بریندار بووین دڵمان بریندارە خوێنمان دەچۆڕێ کە سوکارەکانمان بەم ئاراستەیە سوکایەتی بە تەرمی پیرۆزیان بکرێ بەڵام ئێمە بە سوکایەتی ئەوان بە سوکایەتی دەیکەن بەڵام ئێمە پێیان دەڵێن مردوەکانشمان ئێوە لیان دەترسێن لەبەرەوەی ئێوە جەبان و ترسنۆکن چونکە خەڵکی جەبان و ترسنۆک پەلاماری جەنازە دەدا و سوکایەتی بە جەنازەکان دەکا بە تەئکید هەڵمەتی تۆڵە بەڕێوەیە خەڵکی کوردستان تۆڵەی دەبارە و سەدباران لێ دەکاتەوە دنیاش بەس ئەمڕۆ نییە بەیانیش هەیە من ئومێدی زۆرم هەیە لەم گۆڕانکاری خێرایانە ئەو مدە جەماوەریە ئەو ڕەمزی مقاومەت و بەرخودان و تێکۆشان و قوربانیدانە نەتیجەکەی زۆر باش دێ و بە ئاراستێک دەبێ ئینشاءالله گەلی کوردمان لەم پارتیە کوردستانیش بە مافی چارەنووسی خۆی دەگا و ئومێد دەکەم لە هەموو لایەک زەخت بکرێن لە نەتەوەی گرتوەکان لە دۆستەکانمان و لە لایەنە سیاسەکان بۆی ئەو گەماروەیە کە لەسەر کۆبانی هەیە ئەو گەماروەیە بشتێندرێت تێک بشتێندرێ بۆ خوشکبرایەکانمان ئازوقا دا و دەرمان چەک و تەقەمەنیان بەدەست بگا لە پێناو ئەوەی ژیان و گوزەرانێکی شایستە کارەبا و ئاو ئەوشتانیان بۆ هەبێت لەبەر ئەوەی بەم سەردا و سەرما و سۆڵەیە لە دۆخێکی ئابووری و سەختدا دەژین لەبەر ئەوەی ڕەنگە کارەساتێکی گەورەی مرۆڤایەتی لە کۆبانی بێتە پێش ئەگەر فریان نەکەوێت. بەڵێ مامۆستا کاتە ئەم تێڕوانینە باشە و هەیە ئەم گەشتبینیە و هەیە بۆ داهاتوو کاتە چیت هەیە بۆ گەنجان و هەر تاکێکی کورد کە لە هەر شوێنێکە لە جیهانە لە هەر شوێنێکن لە هەر وڵاتێکن بۆی کە بەردەوام بن لە خۆپیشاندانەکان و زەخەتکردن لە نێو وڵاتە زلهێزەکان بۆی کە سارد نەبوو تاکەکانمان کە هەوڵ بن کە بەردەوام بن لە بەرگری خۆیان لە خۆپیشاندان بۆی کە گۆڕانکاریە گەورەی کە تۆ باسێ کرد و ئەو گەشتبینەی کە هەت بوو ڕوو بدات. ئەم دۆخە ناخۆش و جەنجاڵەیە و موئامەرە گەورە و پلانگیێڕیەی لەلایەن دەوڵەتانەوە کە پێی هەڵسان لە پێناو ڕەچاوی ئەو هەموو قوربانیانە کە زیاتر لە 11,000 شەهیدمان داوە لە ڕۆژ ئاوا و لە پارتەکانی ترش گەلی کوردستان بوو هەیمەنەی داعش و تیرۆریستان تێشکان و ئێمە لە هاوپەیمانی نێودەوڵەتی بووین دژی تیرۆریستان و داعش و کوردەکان متوانیان نەتەوەکانی تر و خەڵکی تر بپارێزن
بەڵام هەموو وەفا و ئامانەتەکەیان ئەوە بوو بێن خاکەکەی ئێمە تەسلیم بکە لە پێناو بەرژەوەندەکانی خۆیان ئەم جۆرە موئامەرەیە ئەم جۆرە کارەساتە ئەم زوڵمە گەورەیە لەگەلی کوردستان کرا لە ڕۆژئاوا جارش کە نیشانیدا ئینتیمای نەتەوەیی یەکریزی گەلی کوردستان یەک پارچەی خاچی کوردستان هەموو سنوورە دەستکردەکانی تێکشکان گەلی کوردستان بە یەک ئاراستە لە هەموو پارچەکان لە دنیای دەرەوە ڕاپەڕینێکی گەورەی جەماوەری ئەترازی لەسەر ئاستی دنیای مرۆڤایەتی هەژاند ئەگەر مرۆڤایەتی بوونی هەبێ دنیای بنەما دیموکراسیەکانی هەژاند ئەگەر بنەمای دیموکراسی بوونی هەبێ لەبەرەوە من داواکارم و ئیشاڵ بە پشتیوانی خوای گەورە بەردەوامی لەو خۆپیشاندانن ئەم یەکێتی و یەکریزی و نەتەوەییە یەکێتی نەتەوەیی گەلی کوردستان جارشکە ئینتیمای نەتەوەیی و سیر دەکەین نەک هەر گەنجەکانمان نەک هەر گەورە و پیرەکانمان منداڵەکانمان لە تەمەنی 2 ساڵە و 3 ساڵە شانازی بە ئاڵای کوردستانەوە دەکەن خوێندکاری سەرەتایی و باخچەکانن کەزی دەهونێننەوە وەکو ڕەمزەکی مقاومەت بۆ پشتگیری لەو کچە گەنجە و شەیدە قارەمانە و ئازانەمان لەبەرەوە ئەمە ئەم یەکێتی و نەتەوەییە ماوەی دڵخۆشیە هیوادارم بەردەوام بین سارد دەبینەوە تاوەکو خوشکبراکانمان دۆخێکی ئارامی و ئاشتی بەرەو ئێوە سەقام باڵی دەچێشێتن لەو سەر بەسەری و ناخۆشیە نەجاتیان دەبێت ئینشاءڵڵا دکتۆر سەبارەت بە یەکریزی لایەنە سیاسیەکان ئەمە تا چەند کاریگەری هەیە و لە ئێستاە تا چەند گرنگە کە یەکریز و یەکدەنگ بن کێشەکەی ئێمە ئەوەیە ئێمە یەکریز و یەکدەنگ نین دژمنەکانی کورد داگیرگەرانی خاچی کوردستان هەر کاتێک دەرفەتێن هەبێ ئەوەی پێیان کرابێ لە ڕەشەکوژی و قەتڵ و عام و لەناوبردننی ئێمە و داگیرکردنی ئێمە وەکویان و قەوارەمان لە هەندێک شوێنە بێ کۆتاییان پێهێناوە هەوڵیان داوە کۆتایی پێبێنن بە ئاشکرا دەڵێن ئەگەر کیان و قەوارەیەک لەسەر مانگ و مەریخیشە بێ ئێمە هەر لە ناوی دەبین قبوڵیان نییە بەداخەوە ئێمە یەکریزین لە ئاستی پێویست دانین یەکریزی لە ناو شەقامی کورد دروست بوو یەکریزی و یەکێتی نەتەوەی لە ناو شەقامی کوردی دروست بووە و کردیان دەبێتەوە یەکریزی نێوان لایەنە سیاسیەکان دەبێت ئێمە لەوە تێبگەین یەکتر قبول بکەین باشتر دەبین بەهێزتر دەبین کاتی فشارمان باشتر دەبی ئێمە یەکتر لە ناو نابین ئێمە یەکتر گەورە دەکەین چەندی یەکتر قبولکەین گرنگترە لەوەی کە ئەمە ناتەبابین نایەکریز بین لێرە لێ باسی یەکتر بکەین و ڕخنە لە یەکتری بگرین مێدی ئەوە دەخوازم لە ئایندێکی نزیکدا هێز و لایەنە سیاسەکان یەکگرتوو بن تەبابن بە تایبەتی لێرە بگەینە ئاراستەیەک کە گەلی کوردستان خۆشحاڵ بێ بە یەکریزی و تەبایی و ئەو کیان و قەوارەی کە هەمانە لێرە و لە ڕۆژئاوا بپارێزین بە ئومێدی ئەوەی کیان کورد لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتیش بێتە خاوەنکیان و قەواری خۆی ئەوی ڕۆژئاواش بپارێزرێت. بەڵێ دکتۆر وەکو دواپرسیارمان ڕاستی بەڕاستیەکەم سەبارەت بەو کەمپینەی کە دەستگای میدیای کورسات کە یەکدەنگ بۆ ڕۆژئاوا ڕایگەیاندووە کە هەمیشە دەستگای میدیای کورسات وەکو ئەرکێکی نیشتیمانی خۆی کە وەکو میدیایەکی ڕەسەنی کوردی هەر تاکێک لەم جیهانە پێویستی بە هاوکاری بێ هەستاوە بە ئەنجامدانی کەمپین بۆ هاوکاری و لە ئێستادا کەمپین یەکدەنگ بۆ ڕۆژئاوا کەمپینێکە بۆ گەیاندنی هاوکاریەکانی هەر تاکێکی کورد بۆ ڕۆژئاوای کوردستان چیت هەیە بۆ ئەم کەمپینەوە بۆ بەردەوامیدان بەم کەمپینانە کورسات لێکم لەحەزەی دەست بەکاربوونیەوە کورسات دەنجی هەمووان بووە ڕەنجی هەمووان بووە ئەمە یەکەم جاری نییە لە زۆر قۆناغی تر حاڵەتەکی ناتەندروست ڕوبەڕووی خەڵکی کوردستان بووبیتەوە کەناڵی ئاسمانی کورسات کەمپەینی هەبووە پشتیوانی کردووە ئەوە شاشە جوانەکەی لە خزمەت ئەو دۆخە تەرخان کردووە کە بوونی هەبووە ئەماوەیە کە ئەو حاڵەتەی ئەو شەڕە سەپێنراوی بەسەگەلی کوردستان لە ڕۆژئاوا هاتووە کەناڵی ئاسمانی کورسات شاشە جوانەکەی لە هەواڵەکانی لە بەرنامە تایبەتەکانی لەو بەرنامە تایبەتەی ئێوەی بەڕێز بەردەوام تەرخان کراوە بۆ دۆخی سووریا بۆ گەیاندنی پەیامی ئاشتی و تەبایی و گواستنەوەی سەنگەری خەبات و مقاومەتی بەرگری خوشک و براکانمان لە ڕۆژئاوا بەردەوام بەو شاشە جوانە ئەم کەمپەینێکی مرۆڤ دۆستانەیە کەمپەینێکی نوێخوازانەیە کەمپینێکی پاڵپشتیە کەمپینێکی دڵسۆزانەی زۆر کوردانەیە و ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە جەماوەری بە شەرەفی کوردستان لە هەموو چین و توێژەکان ئەگە بە دەخیلەی منداڵەکانیشیان بی ئەگە بە جیرفانی ڕۆژانەشیان بیکە کریکارێک بی تا دەکاتە سەرمایهدارە و چین و توێژە جیاوازەکان
بەشدارێکی کاریان هەبوو لەم کەمپینی کورسات و کەمپینەکانی تر کە بوونیان هەیە بەڕاستی من دەستخۆشی لە بەڕێوەبەر و ستافی کەناڵی ئاسمانی کورسات و ئێوەی ئازیز و هەموو کارماندان دەکەین کە شەو و ڕۆژ پێشمەرگە ئاسا وەکو خوشکبراکانمان چۆن لە سەرگیری پێشەوەن بە خوێن بەرگری لە خاچ کوردستان دەکەن ئەمانش بە ماندووبوون و بە هەڵمەتێکی بانگەشەی باش و خێرخوازی بۆ پشتیوانی لە خوشکبراکانمان ئەم کەمپەنیان ڕاگەیاندووە من جارش کەس خۆشیان دەکەم مای شانازیە و جێگەی شانازی و سەربەرزیە بۆ هەموو لایەکمان بۆ ئێوەی ئازیز. دکتۆر ئەمیر نامیق چاودێری سیاسی و مامۆستای زانکۆ زۆر سوپاسکان بەیانی ڕاستەخۆ لەگەڵمان نابووی.